أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا إنا خلقنا الإنسان من نطفة أمشاج نبتليه فجعلناه سميعا بصيرا إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا إنا أعتدنا للكافرين سلاسل وأغلالا وسعيرا إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا يوفون بالنذر ويخافون يوما كان شره مستطيرا ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا إنا نخاف من ربنا يوما عبوسا قمطريرا فوقاهم الله شر ذلك اليوم ولقاهم نضرة وسرورا صدق الله العظيم. سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی بەڕێزی خۆشەویست، خۆشحاڵ و شادومانین لە بەرنامەیەکی تری سەدای زێڕین بە ئێوە بەڕێز شاد دەبینەوە. بۆ ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان بیوانداری گەنجێکی دەنگخۆش و ڕوحسووکی شاری هەولێرمان کردووە. ئومێد دەکەین کە بە دەنگە پڕزرۆش و خۆشەکەی دڵەکانمان بە قورئانی پیرۆز ئاو بدە. خۆشەویستان، لە دەشەوی کۆتایی مانجی ڕەمەزانین کە ئەو شەوانەی کە قورئانی پیرۆزی تێدا دابەزیوە بۆیە بەڕاستی گرنگە دڵەکانمان ئاو بدەینەوە بە گوێگرتن و بە خوێندنەوەی قورئانی پیرۆز. سەرەتا بە ناوی خۆمان و ستافی بەرنامەوە زۆر بە خێراتنی مامۆستا عەبدوڵغەفار دەکەین. مامۆستا جێمە خێر بێ. خۆشحاڵین کە لەو بەرنامەی بەیەکدری شاد بووینەوە. مامۆستا گیان دەمانەوێت سەرەتا خۆت بە بینەناری بەڕێز بناسێنی لە کوێ لەدایک بووی، ساڵی چەند لەدایک بووی و هەروەها
قۆناغەکانی خوێندن چۆن بڕیوە؟ سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان، سەرەتا دەستخۆشی لە ئێوەی بەڕێز دەکەم کە ئەو دەرفەتە بە قوڕان خوێنەکان دەبەخشن. ناوم عەبدولغەفار عەبدولقەهار عەبدوڵڵا لە شاری هەولێر لەدایک بوومە لە ساڵی 1998. سەرەتا کە باسی ئەوە بکەم کە کوو عاشقی قورئان بووم و یان بتمە ناوی سوورەتی الحەشر هەبوو. سوورەتی الحەشر بەدەنجی شێخ محەممەد صدیق المەشایی ڕەحیمه الله کە وای لێکردم زیاتر عاشقی قورئان بم، وەلەو هەر لە مەداریەوە الحەمدوللا قورئان دەخوێند، بەس وای لێکردم کە دەنگ و ئاوازێک لە خۆم دروست بکەم. ئەوەش بەو تیلاوەی شێخ محەممەد صدیق المەشایی بوو کە ئێستاش لە هەر جێک دابنیشم مەجلیسێکی قورئان خوێندن بی هەر ئەو سوورەتەی دەبی بخوێنم. سوورەتی الحەشر سەرەتایی يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. أو سورة لمن كركز زور معجبي شيخ محمد صديق المشاي يكم ودوميش كبانلرم بو أم تلاوية. مامۆستا قۆناغەکانی خوێندنت لەکوێ تەواو کردو چۆن بڕیوە؟ قۆناغی خوێندنم هەر لە شاری هەولێر بووە. سپاس بۆخوا لە هەموو مەرحەلەکانم هیچ سارێک نەمایتمەوە هەر دەرچوومە و ئێستاش لە کولیەی بنیاتم کۆلێژی پەروەردەی بنەڕەتی بەشی ئینگلیزی مەرحەلە دوومە. خی گەورە سەرکەوت بکەین. سەلامەت بی ئامین یا جەماعەت. مامۆستا گیان سەرەتا چۆن هاتووە ناو دەستپێکردن بە فێربوونی قورئان و خوێندنەوە و هۆگربوون بە قورئان خوێندن؟ سەرەتا هەر وشی دەستم پێکرد بابم یەکەم کەس بوو کە پانەرم بوو. ڕێز و سڵاوم هەیە، زۆریشم خۆش دەوێت. وای لێکردم کە ئەمن یعنی ڕۆژێکیان کە هەر زۆر جێم لەو تیلاوەی مەشای ڕادەگرت، زۆر بێ ڕادەگرێت، بەس ئەو قسەیم قەت لەفکردناسی. ڕۆژێک جێم لێ بوو گوتی ئەوە دەبتە تشتێک، وتی تشتێکی لێ دەردەچی بام. و سەرەتای کە قورئان فێربوونیشم لای مامۆستای زۆر بەڕێز مامۆستا ئومێد عەبدولقادر بەحەرکەیی کە زۆر سوپاسی دەکەم خۆی گەورە بیپارێزین سەرکەوتوی بکە کە وای لێکردم ئەمن زیاتر هاوڕێتی قورئان بکەم. وای لێکردم تەماحم بداتێ کە عاشقی قورئان ببم و لە لایویش تەجویدم ئێستاش تقریبا لۆ 3 سارە هەر لایوی دەخوێنم. الحەمدوللا نەظەڕیەکەم تەواو کردی، ئێستاش وا دەست بە عەمەلیەکەی دەکەین لۆ حفظ. خی گەورە سەرکەوت بکەین ئینشاءڵڵا. مامۆستا گیان ئەو شوێنەی کە باست کرد کە شێخ محەممەد صدیق المەشاوی زۆر معجیب بووی، حەزمان لێیە ئەو شوێنەمان بۆ خوێنی بۆی زیاتر دڵەکانمان ئاو دێ بە قورئانی پیرۆست. ئینشاءڵڵا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد
اتقوا الله إن الله خبير بما تعملون ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون صدق الله العظيم. بارك الله. تلاوەکە خۆی درێژ و بەس لەوە بەرنامەی دەستان خۆش بی. مامۆستاجیان دیارە ئێمە کۆمەڵێک مەدرسەمان هەیە لە قورئان خوێندن، مەدرسەی مەسریمان هەیە، عراقیمان هەیە، خەلیزیمان هەیە کە سعودیە و کوێت و ئەو ناوچانە دەگریتەوە. زیاتر حەز لێ کامە شێوە بخوێنی، ینی ڕۆژ خوێندنی اعتیادی وەکو مناسەبات لە ماڵەوە بی لە شوێنێک بی تەکلیف لێ بکەن. بالنسبة خۆم شخصي خۆم بەس مصري تلاوەی مصري بەڵێ بەس ئەگەر مثالەن اسمە جێگایەک داواکاری هەیە ئەم مەجلیسەکەیان دادەنیشن هەیە حەزی لێ دەرێ سعودی منێ بخوێنە، هەیە دەرێ عراقی، هەیە دەرێ مصری. بەس ئێستا زۆربەی ئەوەی کەم بزانم هەر خەرکی حەزی لە مصریە. زیاتر حەز لێ زیاتر بە شێوازی مصری شێوازی مصری چکە هەر لە بنەڕەتەوە بە مصری هاتیمە هەر ئەوها لێڕە هاتیمە. ئەوی کە دەژرێم کە خەلیجیە یاخود عراقی بە تەکلیفی بەرامبرم دەرێم، ئەگەنا زۆرم حەز لە مصریەکەیە. لە قورئان خوێنە عراقیەکان دیارە کۆمەڵی قورئان خوێنمان هەیە، زۆر دیار و بەناوبانگ و دەنجی خۆشیان هەیە. زیاتر جەنابەت بە چێ کاریگەری بە نەخۆشە عراقیەکان؟ دەنگ خۆشە عێراقیان وەڵا شێخ وەلید ئیبراهیمە، شێخ حامڕ کاظمیە، ئەو دووە.
لە شێخ وەلید ئیبراهیم زیاتر حەز لێت شوێنێک بخوێنی؟ خۆی شێخ وەلید ئیبراهیم هەر بە سوڕەتی یوسف بەنابانگە. بەڵێ هەر ئەو جێ خۆشە. فەرمووی ئێستا دەتوانین هەندێکمان بخوێنی لە سوڕەتی یوسف. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين. قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين. صدق الله العظيم. ما شاء الله استكانت خوش بی. مامۆستا گیان لە قورئان خوێنە خەلیجیەکان ماشاءالله کۆمەڵی قورئان خوێنمان هەیە زۆر نێستا و خەڵکیش بەردەوام گویانی دەگری و متابع دەکە و تەقلیدیان دەکاتەوە. سەرەتا جەنابەت بە چێ کاریگەر بووی لە قورئان خوێنە خەلیجەکان و تەقلیدت کردەوە؟ شێخ ناسر قەتامی بەڵێ ئەو زۆر خۆش تیلاوەکەی دەهێنێت بەلایمەوە و شێخ یاسر دۆسەری، شێخ ماهر معقلی، ئەو سێ لە سعودیەکان لای من زۆر خۆشە. هۆکارەکەی وێ تۆنی سەوتت لەوان نێزیکە یانەوەتە هەر بە جێگرتنی ئەوانە کاریگەر بووی حەز لێ تەقلید هەر بە جێگرتنی ئەوانەوە ڕاستە. شێخ عەبدوڵڵا کاملیش هەیە، ئەویش زۆر کاریگەرە کە بە تیلاوەیەکی زۆر خۆش ئەو تەرتیلانە دەخوێنێت. ئێستا هەندێک ئاەتمان بەدەنجی ناسر قەتامی بۆ بخوێنێ ئینشاءالله، دواتر یەک دینە سەرەوانی کە حەزت لێ و تەقلیدیان بکەوە بخوێن ئینشاءالله. إذا السماء انفطرت وإذا الكواكب انتثرت وإذا البحار فجرت وإذا القبور بعثرت علمت نفس ما قدمت وأخرت يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك. ناصر قەتامی. بارك الله دەستەکانت خۆش بی. مامۆستا وەکو پێشبڕکێی دەنگخۆشی و قورئان خوێندن بەشداری پێشبڕکێی ناوخۆ دەرەوەی وڵاتت نەکردووە؟ تا ئێستا نەخێر. هەوڵت نەدایە خۆت هیلاکەی و بەشداری پێشبڕکێی بکەی ئەو دەنگە خۆشت بەدیار بێخی؟ ڕاستی زۆر لایەنی خۆم وچی برێ عەزم لە خۆ دەرخستنەوە و شتانە نییە ئێستاش کە خۆ دەرخستن بەدیارکەوتن بەدیارکەوتن هەتا ئێستا نەخێر. بەڵێ لە مانجی ڕەمەزانی پیرۆز تەراویحەکان و شەونێژەکان زیاتر دەنگخۆشەکان بەدیار دەکەون و خەڵک حەزی لێیە لە شوێنانی نوێژ بکە کە پێش نوێژەکەی کەسێکی دەنگخۆشە ئاوازێکی خۆش دەخوێنێ بۆی هەم دڵ و دەرونی ئاو بخواتەوە و گوێ لە قورئانەکە ڕابگرێ و هەم ئەو کاتێک کە دەچی لە مزگەوتێک بێ
بە شێوەیەکی وە لە کاتی تەراویحەوەنە هەز بە بێزاری نەکە. جەنابەت لە کاتی پێشنوێژیکردندا لە تەراویحەکان و شەو نوێژەکان زیاتر حەز لێ بە چ دەنجێک بخوێنی؟ لایەنی خۆمەوە زیاتر لۆ پێشنوێژی بەس مەقامی کورد زۆرم پێخۆشە. مەقامی کورد هەتا لە تیلاوەی مسڕش زۆر بەکاردێنم. مەقامی کورد زیاتر لۆ پێشنوێژی و بەدەنجی ناسر خەتامی زیاتر دەخێنم. بەس ئەم مەقامەی خۆشم هەیە هەر مەقام کوردە، هەر بەو دەنگی خۆم دەخێنم زیاتر. بەس زاری وایە تەکلیف دەکرێت هەیە دەری ماهی ڕەمەضان بخینە یان حیجازی عێراقی، مەقام حیجازی عێراقی یان سێگا ئەوانە لە پێشنوێژی جاروێ داوا دەکرێت دەری بخینە یان شێخ یاسر دۆسەریە ئەو تشتانەیە. ئێستا هەندێک ئاەتمان بۆ بخوێنە بە دەنجی خۆت کە مەقامی کوردەکە تازە باس کرد پێی دەخوێنی إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام صدق الله العظيم. ما شاء الله. هەوڵت نەدایە ئەو دەنگە خۆشەی خۆت بەڕێگای ئەوەی کە خەڵکی تریژن تەنها نوێش خوێنان جویان لێ نەبی، لەوانەیە کۆمەڵێک خەڵەکەبی تەنها ئەوەی کە دێتە ئەو مزگەوتە بزانێت جەنابەت پێشنوێژی دەکەی گوێ لە دەنگە خۆشەی جەنابەت بێ، یعنی بەڕێگای تۆمارکردنی دەنگ چ ئەوانی کە لە تەراویحەکان دەکەی یان نوێژەکان تریان ئەوتە لە شوێنی تایبەت دەکەی تۆماری بکەی؟ لانی تۆمارکردن زۆر کەس پێم دەرێ، هەتا گلەییشیان لێ هەیە، دەرێ زۆر کەس زانی ئێستا هەیە دوو ڕۆژ بێ دەرێ چەند جار پێت برێمە تۆمار ناکەی. الحەمدولillah ستۆدیۆ هەیە بچم تۆمارکەم، بەس ئەو مەجالەم نییە ڕاستی لەبەر خوێندنی کولیەم و لە خەریکی لەبەرکردنیشم لێ ئەو مەجالەم نیە ڕاستی. هەتا کولیەکەم تەواو بکەم ئینشاڵڵا دوو سارم مایە ئەو یەکجاری دەست بەو تشتانە دەکەم. ئینشاڵڵا لە پرۆژەت هەیە ئەو پرۆژەیە دەست پێ بکەی و هەتا بەتەمامە ختمەتش دەکەم ئینشاڵڵا. ئینشاءڵڵا خوای گەورە بۆ سەرکەی ئینشاءڵڵا. ئێستا حەزمان لێیە لە قورئان خوێنە عێراقیەکان بە دەنجی شێخ وەلید ئیبراهیم خوێندت، حەزمان لێ کە باسی عامر کاظمیت کرد، ئەویش دەنگێکی خۆشی هەیە، بە دەنجیویش هەندێک ئاەتمان بۆ بخوێنی ئینشاءڵڵا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وجزاهم بما صبروا جنة وحريرا متكئين فيها على الأرائك لا يرون فيها شمسا ولا زمهريرا
ودانية عليهم ظلالها وذللت قطوفها تذليلا ويطاف عليهم بآنية من فضة وأكواب كانت قوارير من فضة قدروها تقديرا صدق الله العظيم. بارك الله استكانت خوش بی مامۆستا لە قورئان خوێنە میسرەکان باسی شێخ محەممەد سدیق المەشاییمان کرد دیارە کۆمەڵێک لەو دەنگانە شێخ عەباسڵە شێخ شەحاتە کۆمەڵێشتر هەیە کە شێخ متەوەلی ئەوانە کە دەنگێکی زۆر خۆش و دیارن لە شێوازی میسری جەنابەت جگە لە شێخ مەشاوی گوێ لە کامە دەگری و هۆگری کامە دەنجی لە قورئان خوێنەکان لەلایەنی مصری بەڵێ زۆری هەر شێخ محەممەد سدیق المەشاوی لە پێش هەمیان دەنا دووەمیان ئەوجا شێخ شەحات ئەنوەر ئەوجا محمود شەحاتی کوڕی بەڵێ گویان لێ دەگری و تەقلیدیان دەکەی زۆریش ئێستا دەتوانی شوێنێکمان بۆ بخوێنی لە بەدەنجی یەکێک لەو دوانەیە کە باست کرد منشاییان محمود شەحات. أعوذ بالله من الشيطان الرجيم. يوم يقوم الروح والملائكة صفا يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا صدق الله العظيم. أحسنت ما شاء الله. زیاتر لەبەر ڕۆژی گردنوازاکە بە زمانی بە ڕۆژێ و کاتەکە لە دانیشتنیش فەرق دەکات زیاتر زۆر دانیشتن لە قورئان خوێندن تا بۆ دانیشتنە بیان دابنیشین جیاوازە لەسەر کورسی ئەوەیان چ مەقامێک بوو؟ ئەوە شێخ محمود شەحات ئەنوەر مەقام سێگە مەقام سێگای زۆر لای متانی هەیە لای هەموو خەڵک زۆر یعنی حەزی لێ دەکات. مامۆستاجان لە قورئان خوێنە کوردەکان ئێمە سوپاس بەخوای گەورە کۆمەڵی قورئان خوێنمان ئێستا بە دیار کەوتن و دەنجیان خۆشە و قورئانی زۆر بە شێوەیەکی جوان دەخوێن لە ڕووی تەجوید و لە ڕووی دەنجیشەوە گوێ لە کامیان دەگری یان کامیان وەکو تەقلید و لاسایکردنەوە قورئانەکەی دەخوێنیەوە لە پێشنوێژی بێ لە شوێنەکانی تر بی؟
لا قرآن خينا کوردەکانی خۆمانەوانی کوردەکان يعني أنا كتقليدي بكمو بەڵێ کوردەکان والله هیچ يعني تقليد ناكمو بس زور قارئ بتوانا من هي بەڵێ لو أنا مامۆستا رشوان ومامۆستا عەبدولقادر کوردی ئەو دوانە لە کوردیەکان زۆر تایبەتن ئەو دوانە لە ڕووی دەنگ و ئاواز و ئەو تشتانە بەڵێ لە قورئان خوێنە خەلیجەکان باسی ماهر معقلیت کرد بەڵێ دیارە کۆمەڵێک خەڵک بڕاستی زۆر حەزی لە دەنجی شێخ ماهیرە و بەردەوام گوێ دەگرن و کۆمەڵی خەڵکیش تەقلیدی دەکاتەوە بەڵام لەوانەیە هەموو کەسێک نەتوانی بە جوانترین شێوە بیهێنێتەوە بەڵام کەسانێکی کوزەنابێت لەوانەیە زیاتر هەم لە مەقامات شارەزانە و هەم دەنگێکی خۆشناوازە هەیە زیاتر بتوانێت بە شێوێکی جوانتر تەقلیدی بکاتەوە حەزمان لێ هەندێک شێمان بۆ بخوێنێ قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين. جزاك الله خيرا. مامۆستا گیان تازە بە شێوازی میسری خوێندت کە تەقلیدی شێخ مەنشاوی و شێخ شەحات کردەوە. ئایا ڕێزکەیەکی تایبەت بە خۆت نییە خۆت بخوێنی جگە لە تەقلیدی وان؟ ڕێچکە ڕاستی لەلایەنی زۆر کەس بە من دەرێ کە تەواو لێ بیەوە ڕێزکەچی لە خۆدا بدەین بەس ئەمن کە کردمە مەسڕی هەر دەبتە تەقلید وانە هەر دەبتە تەقلید کردمە سوعودی هەر دەبتە تەقلید چکە دەنگێکی ئەوها نییە مەقسەد ئەگە برێ دابنێن هەرکووی بخینم هاوردەکە دەکات تەقلیدە بەس لە دەنجی خۆم هەیە هەر دەگەڕێتەوە سەر مەحمەد شەحاتی زۆر هەوڵمدایە بەس هەر دەگەڕێتەوە سەروی. مامۆستا گیان کە وەکو شارەزایی لە مەقامات دیارە شارەزایی لە مەقامات هەیە هیچ قوتابیەکت پێڕە نەگەیاندیانە هەلەگەڵی هەوڵ بدەی مادی بی بۆی ئەویش ڕێزکەی جەنابەت بگری ویانەوە تا شارەزایی هەبی پێشنوێژەکان کاتێک تەڕایح دەکەن کەسەکان شارەزاییەکان هەبی لە مەقامات و دەنگ و سەدایەکی خۆشیان هەبی؟ ڕاستی هەن زۆر کەس داواشە کردیمە بەس ئەمن دەرگەم کراوەیە لە هەموو کەسەشی کە پانلەری بم پشت بەخوا بەس تەلەفۆن دەکاتن هەیە دەرێت دێم بەس خوچی برەی شتەکەی ئیهمال دەکاتن ئەمن کە ئێستاکە حەزم لێ بوو دەچم لە دەرکەی بەخۆم لە دەرکەم لە دەرکەی فران مامۆستا دەبێ فێرم ئەم شتێکە هەر مرۆڤێ لە دنیادا ئەگە بێت شتێکی حەز دێبی چکە شتەکە لایانی حەزە ئێستا حالیان ئێستا یەکێک دێ تەجوید و دەرسی پەروەردەشی پێدرێم الحەمدولillah سەرەتا پێم گوتم ئەگەر حەزت لێیە ئەوجا دەرسەکەت پێدەرێم چکە نەک بابت بە تۆبزی برێ بڕۆ لەکنێ بخینەوە بەخۆشت حەزت لێ نەبی گوتی نا بۆ حەزی خۆم هاتیمە کە تشتەکە بە تۆزی بە کەس نارێم وەرە ئەوەت پێ برێم ئەوەت پێ برێم هەتا ئێستا زۆر کەس وەی گوتیە بەس دواتر ئیهمالی کردێت شتەکە. بەڵێ لە قورئان خوێنە خەلیجەکان چێ زیاتر جگە لە ئەوەی کە تەقلیدمان کردو و گوێمان لێگرت ئەوانتر دەخوێنی و حەزت لێیە؟ لە لایەنی خەلیجی هەر ئەو سەیە کە لە خەلیجەکان سەرەکیەکان ئەرە سەیە وەچی گوتم ناسر قەتامیە یاسر دۆسەری ماهر معقلی ئەو سەیەش هەر بەناوباگن لە هەموو جیهان ئەی سعودی شیری میشەیە ئەویش جار بەجار ئەگە تەکلیفکەن ئەگەر ناخینە ئێستا ئەگەر تەکلیفی لێ بکەین نتوانین هەندێکمان بۆ ئینشاءالله. فەرموو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين
اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. مقامی ڕاستە. بەڵێ لە کاتی پێشنوێژیکردن لە تەڕاویحەکان زیاتر خەڵک حەزی لێ بە شێوەی خێرابی بۆ شێوەی بە تەدویر بخوێنی یانەوە تا هەندێک جاریش بە حەدر بخوێنی لە قورئان خوێندن. مەقامەکانی زیاتر ڕست خێرایە شوێنین کە زیاتر خەڵک حەزی لێ، بەڵام تۆ جگە لە مەقامی ڕست بە کام مەقام دەخوێنی کە تازە باسی کوردت کرد ئەوانی تر مەقامێک حەزت لێ بخوێنی؟ لە پاش مەقام کوردی لێ پێشنوێژیم مەقام حیجاز خۆشە. لەگەر سەباش بەڕای من بە زۆر کەس حەزی لە سەبا و کورتەکەیە. دیارە لە پێشنوێژی دیارە. سەباش هەر لە یاسر دۆسەری بەناوبانگە لە سەبای زۆر کاریگەرە ماشەڵڵا. دوێمی سێمیش حیجاز، ئەمن ئەو سێی زۆر دەخینم لە ئیمامەتی. ئێستا گەر بە مەقامی حیجاز هەندێک ئاەتۆم بخوێنی بە کامە دەنجی حەزت لێیە بخوێنی؟ ئینشاءالله. بسم الله الرحمن الرحيم ومن الليل فاسجد له وسبحه ليلا طويلا إن هؤلاء يحبون العاجلة ويذرون وراءهم يوما ثقيلا نحن خلقناهم وشددنا أسرهم وإذا شئنا بدلنا أمثالهم تبديلا إن هذه تذكرة فمن شاء اتخذ إلى ربه سبيلا وما تشاءون إلا أن يشاء الله إن الله كان عليما حكيما يدخل من يشاء في رحمته والظالمين أعد لهم عذابا أليما. أحسنت ما شاء الله. خواهی گەورە بەرکەت بخاتە تۆ ئینشاءالله. مامۆستا گیان کۆمەڵێک قورئان خوێنمان هەیە شارەزایی باشە لە مەقامات هەیە، یعنی ئەوانی کە شارەزانە لە مەقامات و گوێ دەگرن بە شێوەی کە تەدویر و حەدر دەخوێنن. یەک لەوانە کە قورئان خوێنێکی کوێتیە مشارفی عەفاسی، شێخ مشاری ئەوانی کە گوێ دەگرن دەرێن لە کاتی قورئان خوێندن زۆر مەقامات دەگۆڕێ. جەنابەت گوێت لە دەنجی شێخ مشاری گرتووە و گوێت ڕاگر بێ؟ لانی شێخ مەشاری زۆر نەچتمە ناوی بە تەفاسیلی برێم کە چنەوەک دەخینی و شارەزاییم زۆر ڕاستیلینی بەس هەر دوسێ جار ئەوە جێم ڕاگرتیە زۆر نەهاوەندی دەخینی، ئەو نەهاوەندی زۆر دەخینی لە نەهاوەندی بەناوبانگە لەگەر کورتیش هەتا ئێستا و دوو مەقامم جێلێ بووە. ئەس هەیە قورئان خوێنی تریش هەیە مەقامی دەگۆڕیە بەخۆم ئێستا من کە لە تەراویحی 8 ڕەکەعات دەکرد جاروە بوو لە 2 ڕەکەعاتی بە مەقامەشی ڕۆژم 2 ڕەکەعاتێک بە ڕقام دەمگۆڕی. یعنی پێت وایە گۆڕینی مەقامات لە کاتی تەراویح لۆ خەڵکەکەی هەز بە ئارامی زیاتر دەکە و لەوانەیە بێزار نەبی؟ بەڵێ ئێستا هەیە حەزی لە ماهێڕ نییە، هەیە ئێستا دەیناسم لە مزگەفتە حەزی لە ماهێڕ نییە، هەیە حەزی لە حیجازی نییە، حیجازی زۆر بە عێراقیەکەی دەخین لە پێشنێژی هەشە بەعام هەمووی حەزی لە مەقام کورتیە کە ئەوی ئەمن
لۆم دەرکەتبی تا ئێستاکە قورئان خوێنم کەس دەی بێزار نابێتم لە مەقامە. دەتوانێت ئێستا بە مەقامی مەهاوند هەندێکمان بۆ بخوێنی؟ نەهاوند نەهاوند بڵێ لە مصریان ئاساییە کامیانی بە مەسرەکەی بخوێنە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا ماكثين فيه أبدا وينذر الذين قالوا اتخذ الله ولدا صدق الله العظيم. ما شاء الله. مامۆستا جان تازە باسی مەقامی حیجاز کرد بە شێوەی عراقی یعنی لە پێشوێژی بەڵێ بە شێوەی خێرا دەخوێنی هەلو خۆم دامنێ ینی تایبەتە بە خۆت بەڵام نەک عراقی نەک بە تیلاوەتی ئەها زۆر سەبر ینی شتێکی ئەوە ینی خەرکەکە ئەوە نەبیبرێ مادیبی لەسەری چکەوە حیجازەی تیلاوەی عراقی بخینم زۆری پێدەچی هەندێک نە سەریح نە کورتیش ینی ئەوها دەخینم شتەکە وەسەتە حیجازەکی تایبەت لۆ ئەوەی پێشمێژی بە عێراقی دەتوانی هەندێکمان بۆ بخوێنی إن شاء الله. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير وكان الإنسان عجولا. بارك الله استكانت خوش بي مامۆستا گیان ئەگەر داوات لێ بکرێت لە شوێنێک لە مناسبەک بێ مەجلیسێک بێ کۆمەڵی خەڵک پێ کۆدانیش بن برادر بن داوات لێ بکەن هەندێک قورئانیان بۆ بخوێنی لە سێ مەدرسەکە کامە مەدرسەی هەڵدەبژێری ئەگەر بین بە حەزی خۆتە هەر مەسرەکەیە مەسرەکەی هەڵدەبژێری ئەگەر داوات لێ بکەن بە عێراقی بخوێنی شێوەیەکی تایبەت بە خۆت هەیە جگە لە ئەوانی تەقلیدن کە بە عێراقی بخوێنی شوازی تایبەتی خۆمەڵە هەر دەگەڕێتەوە سەر حامر کاظمی ئەوانە هەر مەقام بەیات عێراقی خەرک زۆر بەیاتی پێخۆشە لەگەر حیجازی ئەو دووە بەیات زیاتر بەناباکترە لە عێراقی
بعد زۆر قاریەکان دەیخوێنن لە جژنانیش مەقامی سوارگا مەقام سارگە بەڵێ بەڵێ دەتوانی هەندێکمان لە سوارگە بۆ بخوێنی و وەکو لە ئاوازی شێوازی جژنان کە دەخوێنرێ انشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان. تەکبیرات دەگرێت الله ئەکبەر دەین دەستەکانت خۆش بی. مامۆستا گیان کاتێک لە ناو کۆڕێک لە مەجلیسی قورئان دەخوێنی هەست بە چی دەکەی کە خوای گەورە چی پێبەخشی بە واسطەی ئەو قورئانەی کە دەخوێنی و خەڵک گوێت بۆ ڕادەگری؟ خۆی سەرەتا یەکەم شت نیەتم ئەوەیە لۆ خوای بی نەک لۆ ناوبانگ و ئافەرین و ئەو شتانە و الحەمدولله هەر ئەوهاشم ینی کە زۆر داوام لە خوای کرد بن ئەو قورئانەی لە بەخاتری بخینم چکە ئەوەش نیعمەتە خواتت پێت دەداتێ ئەوەش نیعمەتە بچمە هەر جێیەکیش کە قورئان دەخوێنم دوعای تایبەتی خۆ کە دەخوێنم لۆ ئەوەی کە تەکەبور نەمگری یانی ڕێایی نەمگری ئەو تشتانە و داوا لە هەموو قورئان خوێنشیش دەکەم چونکە بەڕاستی کارەساتە ئەو تشتە ئەگەر برێ لۆ ناوبانگی بی لۆ یان بچی تیجارەتی پێ بکە ئەو تشتانە بەڕاستی لە ڕۆژی قیامەتی سێ تاخمانێکی لەو تاخمانەکە بە زنجیر ڕادەچێت لە سەدە و قاریەکانن خوای گەورە لێیان دەفەرمێتن ئەو قورئانە لە چێ خوێنیت ئەویش وەڵام دەدەرێت لۆ تو دەرێ نەخێت درۆت کرد لۆ ئەوەی کە خەڵک پێ درێن دەنگت خۆشە و ئافرین لۆ بکەن ئەو تشتانە لێ کە لە زۆر جێگاش خوێندیتم زۆر کەسیش لێم دەپرسی دەرێ ئەتوو لە بەرامبەر ئەو خەرکەی چکە جارم لە قورئانم خوێندیە جاری وە هەبووە 5,000 6,000 کەس دانیشتویە لەجێ ئەو هەبووە زۆر کەس دەیان دەرێ لە ئیمامەتی لکو ناشێوەی چکەوە هونەرەکی دێ دەرێم ئەوە کە پێشوی بچم ئەگەر پێت برێم لۆ ئەوە ناشێوێم و قەلبم تێک ناچی یانش بەرابەر ئەو هەموو خەرکەی دادەنیشم هیچ شەوشێک ناگوری کە گەورەی خوای دێمە پێشساوی خۆم ئەو خەرکە لە پێش گچکە دەبتەوە بەس ئەتووە هەر برێ ئەوە بەرامبەرم دابنیشتیەوە ئەوە لە پشتم ڕاوەستایە هەر دەوشەوی هەر لە تێک دەچی کە تو گەورەی خواتی نەپێشاوت وازانی بەس خوا جێ لێ دەگری بەسە ئەوەی نایە بلاجی چکە تو بەرامبەر خوای دەوەستی نەک لە بە خەرکەکەی بشێوی یان تەکەبور بتگری یانیش هەر لۆ جۆرە باڵەتانە. مامۆستا گیان لە قورئان خوێنە خەلیجەکان بەتایبەت سعودیەکان لە ڕۆژانی هەینی شێخ سەعدڵ غامیدی کە سوڕەی کەهف دەخوێنێ زۆر بەناوبانگە یعنی زیاتر خەڵک کە ڕۆژانی جومعە دێ گوێ لە قورئان ڕادەگری لەوانەیە گوێ لە سەعدڵ غامیدی ڕابگری. جەنابەت لەگەر سەعدڵ غامیدی گوێت ڕاگرتووە تەقلید و خوێندنەوەی بە شێوەی ویت خوێندووە؟ زۆر جێڕان ناگرم بەڕاستی بەس هەر بە سوڕەتی کەهف بەناوبانگە ئەویش کە دەستخۆشی لە مامۆستا فەرمان دەکەم ئەو زۆر جوان دەهینتەوە ئەو ڕۆژە دیتم عەجیب بووم بەڕاستی شتێکی جوانی هیناوە ینی ئەمن وچیوی برێ سەعدڵ غامیدی کە بخوێنم دەنگەکەم زۆر ناسەری بەس هەر ئاوازەکەیە هەر ئاوازەکەیە کە دەخوێنی مەقام سەبای زۆر خۆش دەخوێنی ئەوەیە بە سوڕەتی کەهف. لە چ
شوێنێکت لە قورآن دیارە هەموو شوێنەکانی قورآن پیرۆز و مبارەکە و خۆشە ئینسان کە دەخوێنی بەڵام ئەگەر بە تەنیابی کە دەتەوێت قورآن بخوێنی چ شوێنەکە یان بەردەوام بە خۆت دەخوێنیەوە حەز لێ بخوێنی و بە تەنیابیان ناو خەڵک بی ئەو شوێنە تایبەتە لاتیو لانی سوورەت بەڵێ سوورەت وڵا ئەوانە کە دیاری کرێ کە لە خۆم دەخێنم زۆر کات سوورەتی ئیسراء ئەو ئینە هەذا القورآنەوە لە زۆر لە تیلاوەی مصر بەکاردێنم زۆر خۆشە پێم خۆشە و سوورەتی حەشر ئەوەش تایبەتە سوورەتی فەجریش ئەوانە زۆر دەخێنم سوورەتی ئینفیتار ئەنی ئەوانەی کە لە ینی تیلاوەی مصریەوە پێوە دیارە زۆر حەز لەو سوورەتانە دەکەم لە تیلاوەی خێرا بە شێوەی خەلیجەکان و سعودیەکان کامە شوێنت حەز لێ بخوێنی کە دەخوێنی وڵاهی خەلیجەکان زۆر بەکار ناینم بەسەر مصریەکانە بەس ئەگەر برێ لە ینی حەز لە هەر سوورەتی حامی ئەوە سوورەتی دوخان حامی والکتاب المبین ئەو سوورەتە خۆشە مەقسەد لە ئیمامەتی یان لە ئەو دێشەوەی ئاخیرەکە پێویستە بخوێنرێ ئەگەر بە تەفسیریش لێ تێبگەی زۆر خۆشتریشە دەتوانانی هەندێکمان بۆ بخوێنی ئینشاءالله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم حميم والكتاب المبين إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منذرين فيها يفرق كل أمر حكيم أمرا من عندنا إنا كنا مرسلين رحمة من ربك إنه هو السميع العليم رب السماوات والأرض وما بينهما إن كنتم موقنين لا إله إلا هو يحيي ويميت ربكم ورب آبائكم الأولين صدق الله ما شاء الله السلام عليكم خواهی گەورە دەنگت هەروە خۆش و نوازە بکە ئینشاءالله السلام عليكم من أجمع بۆ خزمەتکردنی ئەو قورآنە پیرۆزە و ئاودانەوەی دڵەکان بە گوێکردن لە قورآنی پیرۆز آمين ئینشاءالله أجمعين السلام عليكم مامۆستا گیان یەک لەو قورآن خوێنە دیارانەی سعودی یاسر دۆسەریە دیارە زۆر جار لەگەر ناسر قەتامی پێکەوە ئەو دووناوە بەیەکەوە دێن بەڵام دەنجیان لێک نێزیکە و هەندێک جیاوازیشە لەوانەیە زیاتر تۆ حەز بە و جیاوازی بکەیت بەڵێ لە ڕووی مەقام سەبا جیاوازە و زۆر کەس بهم دەرێ ناسر قەتامی تەقلیدی شێخ یاسر دۆسەری دەکات دەرم ناوە مەقامەکەیەوە هەلی دەکاتن سەبا ڕاستە لە مصری ئێستا جیاوازە سەبای قاری ئەو لەگە قاری ئەشکە بەس لە تەرتیلی سەبا هەتا ئەو چی یاسر دۆسەری نەری خۆش نییە یین ئەوەی نەبی خۆش نیە بەڕای من ئەوە زۆر خۆش ینی سەبایەکەی سەبا چەند غەریبی پێی دەوتری سەبا ئێستا سەبا هەیە هیچ کەس هەست پێ ناکە سەبایە کەس بە غەریبیەکی ناکەی هەیە دەخەینی بە چەند غەریبی بکەی ئەو پێی دەوتری سەبا کە دەسەردەمی عەباسیەکانیش ناوێنە نەبوو گریانی پیاوان شوێنێکمان بۆ بخوێنی بە دەنجی یاسر دۆسەری بە مەقامی سەبا کە تازە باست کرد أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم
وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وقضى ربك ألا تعبدوا أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما. صدق الله. بارك الله دەستەکانت خۆش بێت. جێگای زۆر خۆش دەخێنی شێخ یاسر. کاتمان بەرەو کۆتایی دەڕوا، بەڵام لە کۆتاییەکەی دەمەوێت پەیامی خۆت لە بۆ ئەو کەسانی کە گوێ لە دەنجی تو ڕادەگرن و حەزیان لە دەنجی تۆ و هەروەها ئەو کەسانەی کە هەواداری گوێگرتن لە قورئانی پیرۆز، دواتر پاش ئەوەی پەیامەکەت گەیاند هەندێک قورئانمان بۆ خوێنی بە میسری، دوای ئەوە کۆتایی بە بەرنامەکە بێنین. لێرەدا پێیام ئەوەیە کە لۆ هەر قورئان خوێنێک یاخود ئەوانە کە سەرەتا دەست پێ دەکەن پێویستە هەر قورئان خوێن چی گوتنی پێویستی بە تەجوید یەکەم ئەساسەکەی، دووەمیش دەنگخۆشی. میسالەن ئێستا کە پارچە وەرەقە چ دێنی وەرەقە خەتە چی دەکەی مەستەرە لەکن نییە ئەو خەتە خوار دەردەچی، بەس ئەگەر مەستەڕەکەتینە ئەو خەتە ڕاست و ڕاست دەردەچی، هیچ خوار و خێسی نییە. دەنجیش ئەو هەیە، قورئان خوێندنیش ئەو هەیە کە تو تەجویدەکەت فێر بووی لای مامۆستایەک و مەقامەکەش فێر بووی، ئەو قورگەت ئەو خوێندنەوە ئەو عروف و مەخارجە وەکو مەستەرە دەردێتن، یعنی وا ناکاتن کە گلەیە هەبی لەلایەن خەڵکی. و داواش لە قورئان خوێنانە دەکەم کە هەمیان خۆشەویستم بەس نیەتیان خوای گەورە بی، هەر ئەوەندەیە هیچی تریشم نییە. داوای لە خوای گەورەش دەکەم کە هەمومان مەحفوظ بکاتن و هەموو شتێکمان هەردووی بی و نیەتی سافمان هەر کردەوەک هەر قسەک هەر تەمەشاکردنە کە جێگرتن لە بەخاتری وی. فەرمووی ئێستا شوێنەکەی کە تێ بخوێنی بە مەسڵ. مەسڵ ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وجعلنا الليل والنهار آيتين فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب. وكل شيء فصلناه تفصيلا
ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا وكل شيء فصلناه تفصيلا وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم إذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها وقال الإنسان ما لها يومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها يومئذ يصدر الناس أشتاتا ليروا أعمالهم فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره صدق الله جزاك الله خيرا. جزاكم الله خيرا. ماستەجان زۆرمان دومان کردی بە زمانی بە ڕۆژی کاتمان گرتی خی گەورە پاداش داتەوە خی گەورە برنجەکەم هەر کەم کوڕێکم هەیە هەر
كم كوري كم دبي بور نتك شو تاني حتى دوسيت تلاوت كان خيني قرقة أهانا بتوع زينا وزياتر خوش تردي بس بخو ما استنكرت نشازم هي استا داوي برندكم خی گەورە پاداشتاتەوە. خۆشەویستان ئابم شێوە دێنە کۆتایی ئەڵلقەی ئەمزارەی بەرنامەی سەدای زێڕین داوا لە خی گەورە دەکەین تاعات و عیباتی هەموو لای قبول بکە لە دوعای بەخێر بێ بەشمان مەکەن تا دیدار خواتان لەگەڵ.